باشە مامۆستا دەمەوێ باسی باپیرەت بکەم کە ویستی بۆ لە گەورە بووندا تۆ ببی مامۆستای ئاینێ. زۆری حەز لێ بوو. باشە ئەگەر ئێستا باپیرەت تەڵعات تاهیر ببینێ شانازی پێوە دەکا یان پێی خۆشە بگەڕێتەوە منداڵی کە گەورە بوو دووبارە ببێ بە مامۆستای ئاینێ. من جارێک هاتە خەونم جارێک گوتی ئەوە نەبێ مەلا ئیتر زۆر بە عادزی وای گوتووە ئەوانە هەرچەنە من هەمیشە ڕێزی ئاینی ئیسلام گرتووە و پێم وایە کولتوری ئێمەیە و پێم وایە با بڵێن ڕەجی ئێمەیە من ناتوانم پەچەم خۆش نەوێ لە بەروی جلی دایکمە وەک چۆن جەمەدانیم خۆش دەوێت لە بەروی جلی بابمە من ناکرێت دژایەتی جەمەدانی و پەچەی داکم پێم ناکرێت کولتوری منە ڕەجی منە با بڵێن مۆرچی منە هاوتەری بە لەگەڵ دنیابینی ئێمە باپیرم بەڕاستی حەزلی مەمەلا زۆر زای مەولود نامەوانم بۆ دەخوێندەوە و دەروێشی تەریقەتی قادری و قژێش درێژیە وەتا هەتا سمتی دەهات ئیتر لە بیرمە پیاوێکی کچکۆکە بوو داپیرم ئەم جارێ لە ناو تەش دەیشوشت منداڵم ئەوە پرچی دێهۆنی و زۆر کاتی شانەی دار هەبوو نەوع ڕوونەچان لێدا نەمزانی ڕۆنی چییە ڕۆنێکی بۆن خۆش بوو تێکەڵ بە مسک و عەنبەر و ئەوانە کرا و ئیتر ئەو دیمەنانە هەمیشە لەگەڵە من دەژین ینی و من زۆربەی ئەدەبیاتم زۆربەی خوێندنەوەم زۆربەی نووسینم گەڕانەوەی لە ئەو فترەی کە من پێم وایە ئینسان لە ماڵی خۆی هەمیشە جوانە یعنی ئێستا زانی مەسەلەن دەرێ زۆر لۆ زەحمەتە مەسەلەن ئێستا دایک لە توی گەیاندووە کە تۆ جوانترین کچی کەونەی لە چاوی هەموو دایکێک منداڵەکانی بەم شێوەیە کە دەیتە کۆڵان دژایەتیەکری کە دەستی مەکتەب دژایەتێکری کە گەورە دەبی دژایەتیەکری هەز دەکەی بەرەبەرە ئەو خەڵکە بەشێک لە بەرائەت و لە منداڵی و لەو یادەوەرانە لێ دەبنەوە من تێکستێکم هەیە باز لەوە دەکات دەڵێ ئەگە پێیان گوتی گەورە و کامەڵی دڵخۆش مەبا ئەمە هی ئەوەیە هەریەشە کاتیە پارچەیەک لە بەرائەت و لەو قسانەی داکتی لێ کردەوە لە توێ کردەوە و گەورەی کردی ئەوەی قوربانی زۆر زۆر سپاس خۆش عەزیز مامۆستا ئێستا دەمەوێت بزانم چیت هەیە بۆ هاشم سەرات ئەو ماوەی نەخۆش بوو بەداخەوە نەشتە گەریەکی گەوریان بۆ کردبوو هاشم سەرات شاریە تامی هەولێرێدا تامی قەڵات و تابی تاجیل و تامی سەرراجی و من ئێستاش کە دەچم مەسەلەوانەی زین دروست دەکەن کە بابی زین دروست کرد بووە سەرراج بووە ئەوانە پیاویش هێتا بڵێ خوێنەوارە من کەم کەسم دیوە لەو تەمەنەیە هێشتا تااقەتی خوێندنەوەی هەبی هێشتا تااقەتی خۆ ئەبدێتکردنەوەی هەبی هەولێر توانێت ئیزگار گەوری تێدایە بەڵام یاری ڕاگەیاندن نازانن لعبەی ئیعلامی نازانن خۆڕە پێشکەن نازانن تەسویق و مارکتینگ بۆ خۆیان بکەن نەخۆ ئەو توانانەی لە هەولێری هێم دەیزانم لە شعر لە چیرۆک لە دراما لە ئاکتینگ لە شانۆگەری توانای ئیزگار باشن لە بەرنامەکەی بەڕێزیشت کەمێک لەمە پێشکە گوتم ئێمە پێویستە گرنگی بە ناوکە کولتوری و فەرهەنگی و سەقافیەکە بدەین مەبەستم ئەو گرنگی بەو توانایانە بدەین کە ئەو توانایانە کە هەند بدۆزرێنەوە بەڕاستی وە ڕێگەیان بدرێ و سەپۆرت کرێن پشتگیری بکرێن ئەمە بەچی دەکرێت بە پەرەپێدان و گەشە سەردن بە بوارە ڕۆشنبیر و ڕووناکبیرەکە لە شاری هەولێر کە هەولێر شایستەیە چونکە هەولێر ئەدیبی زۆرە خوێندنی ئێزگار زۆرە مێژوەشی دوور درێژی لە ئەدەبیات و لە کوردایەتی و لە مەردایەتی و ئەوانە هەیە شایستەی ئەوەیە ئەم توانایانە چ گەنجەکان چێ یەکێکی مامۆستا هاشم سەرات کە حەقا مەکتەبێکی بەناوگری ئێستا حەق شەقامێکی بەناو بکرێن من پێشنیار دەکەم مەسەلەن پارێزگای هەولێر مەسەلەن شەقامێک مەکتەبی توجانم هۆڵێک بە ناوی ئەو پیاوە گەورانەی ئێمە بکرێ ئەو پیاوە نازدارانەی ئێمە باشە مامۆستا ئەمن هەروان بیستووە واشەکە پێشتریش ئاماژەت پێدا کە هاشم سەرات کاریگەری زۆری هەبووە لەسەر بەڕێستان بەڵام ئێوە دوو دنیای جیاوازن هۆنراوەکانی هاشم سەرات
خوێندەر وا بە ئاسانی ئاشنایەتی لەگەڵ وشەکانی نییە ڕاستە بە پێچەوانی نووسینەکانی ئێوە کە زۆر بە ئاسانی تێکەڵ بە هەموو چینی توێژێک دەبێت ڕاستە ئەمەی مامۆستا هاشم ستایلێک بوو تایپێک بوو بەڵێ لە هەشتاکان باو بوو حتى لە ئەدەبی عێراقیش باو بوو بەڵێ کاوان کاریگەری ئەدەبی عێراقیان زۆر لەسەر بوو خۆی ڕاستی دەوێت کاریگەری ئەدەبی عێراقی هەمیشە کاریگەری لەسەر کورتە بووە یعنی شانۆگەرەکانی بەغدایە کاریگەریان لەسەر شانۆگەریەکانی کورتە بووە ستایلی شعر نووسینی خەزع الماجدی و ئەو مەجموعە فۆرم خوازەی کە لە بەغدا هەبوو کاریگەری لەسەروان هەبوو بەس بەنسبەت ئێمە ڕێزگرتن و احترامگرتنی جیلی لە پێشخۆمان بە ئەرکمان دەزانی ینی من دەیان جار شوێنی پاسم بوو مامەسە ساڵلا پەرستۆڵ کردی دەیان جار ینی کە مامەسەد شە عەبدوڵڵام دەبینی من ئیشم کردو لە مەعرەزان هاوینان ئیشم دەکرد من بیرمە شتم فرۆشتووە کە شاعیرە کاتی پەرمیۆن دەگرت دیو کاکە نابی منداڵ بوو مەعومت 16 ساڵ بوو یعنی کە دەهاتنە دوکانێ مەسەلەن بە سوتفا دیومە مەسەلەن مامۆستا ئیسماعیلی بەرزنجی هاتووە دوکانمان باوەڕکە کە پرتەقاڵی کڕی و باشترین پرتەقاڵم بۆ بژاوی لەبروی لام گەورە بووە ئەوانە مامۆستای ئێمە دێشکراوەی ئەوانی بۆ ستایلەکە ڕاستەکەی من باوەڕم بە تایپێکی تر هەبوو لە ئەدەب ئەویش تایپی بردنەوەی خوێنەر ببەوە خوێنەر تێر بکەم من بەڕاستی بۆ خۆم نەنووسیوە خات و شێبە یعنی ئێستا بەسەرەن خەڵکی تێکسی من خۆ دەبی چ عاشقەک بیەوە